لەم پارچە ڤیددیۆیەدا باسی ئەواکەین کە چۆن مناڵێکی ئۆتیزم فێری لێخوڕینی پاسکیل ببێت. ئامانجمان لە ئەنجامدانی ئەم ڕاهێنانە یەکەم وەرزشێکە، خاڵی دووهەم ئەو مناڵە کاتێ پاسیلە لێ خوڕێت هەندێک لە وزە و تاقەی خۆی سەرفەکەوە جێوێکی خۆش بۆ مناڵەکە دروستەکە. هەستەوەرەکانی ئەو مناڵە بەسێتەوە بەیەکەوە پەیوەندی دروستەکە لە نێوان چاو و هەروەها دەست و قاچەکانی کە چۆن بەیەکەوە کاریان لەسەر بکات وە تەرکیزی ئەو مناڵە زیادە.